هاتووە بە دیداری کتێبخانەی نێو بازاڕی شاری سلێمانی شاد بێتەوە و ئەوەی لە نێوان پەڕاوی ئەم کتێبانە مەبەستێتی بەدەستی بهێنێت. ڕۆستەم عزت تاهیر مامۆستایەکی خانەنشینی زانکۆیە و قۆناغی ئاسایی بوونەوەی ژان و کردنەوەی بازاڕ هێند خۆشحاڵی کردووە بەر لە پڕکردنەوەی پێداویستە سەرەکیەکانی ژیانی هەرزوو خۆی گەیاندە ئەم ناوەندە ڕۆشنگەریە. پێش ئەم پەتایە من وا ڕاهات بووم زوو ئەهاتم بۆ ئەم مەکتەبەیە و لێرە دانیشتم تا دەوری نیوەڕۆ و ئەڕۆشمەوە. ئیتر لە ماوەی ئەم پەتایە ئەوەمان نەما بەڕاستی ئێستاش کە ئەمڕۆ هاتووم و کراوەتەوە هەستێکی چەند بڵێ خۆشم هەیە و هیوادارم کە گەلەکەمان هەمووی بە دوور بێ لەم پەتایە و لە ئاسەواری. دوای زیاتر لە مانگێک لە داخستنیان بە شێوەیەکی فراوان دوکان و بازاڕەکان بە شێوەیەکی مەرجدار کە لە 6 بەیانی تا 5 عەسر ڕێگە پێدراون کرانەوە و هاوڵاتیان بەشێکی بەرچاویان لە کاتی سەردانیان پابەند بوون بە ڕێنمایەکانەوە. بە تەمەنی من لە ساڵی 45ەوە لە 50 من خۆم ناسیومە چەندها شتمان بەسەراتەوە منعەتە جەول هەبووە، گرانی هەبووە، ڕاکردنە بووە، کۆڕەوە بووە. من خۆم حاڵی خۆم بە تەمەنی خۆم سێکەر کۆڕەوم بینیوە، خۆم سێکەرە سجنم بینیوە، بەڵام هیچیان بەقەر ئەمە قورس و ناخۆش نەبوو، لەمە شتێکی جیهانی بووە. ماوەی کەرەنتینە کە یەکسان بوو بە وەستانی تەواوی ژیانی کار و کەسابەتی سەنتەری بازاڕ زیانی گەورەی گەیاندە خەڵکی و داواکاریان بۆ حکوومەت قەرەبووکردنەوەیانە. ئێمە ئەمانەی حکوومەت قەرەبوومان کاتۆ لە ڕێگای وەرنەگرنی کرێی و کارەبا و ئاو زەریبە ئەو شتانەوە و هەروەها لە ڕێمادیکشەوە قەرەبوومان کاتەوە. وەکو خۆم کرێچیم ئەبێ ماگانە من کرێی خان و بەم مۆلیدە بەم بەڵام بەرژەوەندی گشتیش لە بەرژەوەندی تاک زەروترە. سپاس بۆ خوا توانیمانە بژین و ئینەکە تێپەڕین و عەزەکە تێپەڕێنین. باج 100,000 دینارە، 100,000 دینار هیچ نییە بۆ دوکان نارێکم کرێتەوە، بەڵام ئەوەیە کرێی دوکان کەم کرێتەوە بۆ ئێمە کەمیکاتەوە. لە ئێمە ئێسان مڵکەمان مڵکی محافەزەیە، پارێزگایە بێ پارێزگا بە دوچوونی خۆی یەکەم جار بای ئەعلان کە کێشە بۆ خەڵک دروست نەکە، بڵێ ئێمە ئەوە باجی 2 مانگ بڵین کری 2 مانگ لە کاسبکاران خۆش بین، بەڵام ئێساوان کێشیان بۆ خەڵکی ساحب مڵک و دوکانار و ئەمانە دروست کردووە. تۆ جارێ هەوڵجات دەست پێشکەری خۆ بکە اینجا با خەڵک چاو لە تۆ بکە و ئێمەی خینە سەر چاومە. لەم قۆناغەدا کە تەندروستی بە تاکپارێزی ناوی دەبات تەنها پیادەڕەوان دەتوانن جوڵە لە بازاڕەکان ئەنجام بدەن و قەدەغەیە ئۆتۆمۆبیل بە بازاردا ڕێبکات و لە ڕێگەی بربەست و هێزە ئەمنیەکانەوە ڕێگەی پێنادرێت. هەموو ڕێکارەکانیش لە پێناو کۆنتڕۆڵی یەکجارەکی کۆرۆنایە و ئیدی ئەوە تۆی هاوڵاتیت بڕیار دەدەیت ڤایرۆسەکە لە ناوماندا بمێنێتەوە یاخود بە خۆپارێزی بەرەنگاری دەبیتەوە. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.